دروستبوونی ئاریشە و قەیران لە هەر وڵاتێکدا ئەگەرچی بە ڕێژەیەک ئاساییە، بەڵام ئەوەی لە هەرێمی کوردستان دەگوزارێت نائاساییە، چونکە قەیرانەکان بێچارە سەر دووبارە دەبنەوە، بەڵام ئەنجام هەمیشە یەکە، هاوڵاتی زیان دەبینێت و حکوومەتیش ئەگەر خۆی قەیران دروست نەکات، لانی کەم لە چارەسەرکردنی قەیرانەکان دەستەوەستان و بێباکە. لە دواکەوتنی موچەوە تا کەمی کارەبا و ئاو، لە گرانبوونی بنزین و سوتەمەنی تا گرانکردنی بەرمیلێک نەوتی ماڵان لە چلەی هاویندا بۆ زیاتر لە 200,000 دینار، هەموو ئەمانە بەشێکن لە زنجیرەیەکی درێژی قەیرانەکان کە ساڵانە هەمان شێوە دووبارە دەبنەوە. لە زۆربەی حاڵەتەکانیشدا وەڵامی حکوومەت بۆ قەیرانەکان یاخود درەنگە یان کاتی خۆی تێپەڕاندووە و لە بری چارەسەر تەنیا هەوڵێکە بۆ کەمکردنەوەی فشارە سیاسی و کۆمەڵایەتیەکانی خەڵک. بە بڕوای چالاکان لە هەرێمی کوردستان ئەوەی هاوڵاتیان تووڕە دەکات تەنیا خودی قەیرانەکان نییە، بەڵکو ئەو واقیعەیە کە هەموو وەرز و ساڵێک ناچار دەکرێن هەمان ئەزموونی تاڵ دووبارە بکەنەوە. بەو پێی کاتێک قەیرانێک بەردەوام دووبارە دەبێتەوە، ئەوە وەکو ڕووداوێکی لە ناکاو لێی ناڕواندرێت، بەڵکو خودی قەیرانەکە دەبێتە بەڵگە لە سەرنەبوونی پلانی پێشوەختە، لاوازی ئیدارەدان و شکستی حکوومەتداری. قەیرانی موچە ڕوونترین نمونەیە کە 12 ساڵە بەردەوامە و تەنیا موچەخۆرانی نەگرتووەتەوە، بەڵکو کاریگەری خستووەتە سەر تەواوی بازاڕیش، توانای کڕینی خەڵکی دابەزاندووە، سەدان پرۆژەی بەڕاوەستان و پەککەوتن داوە، سەدان هەزار خێزانی دووچاری سەغڵەتی و کێشەی کۆمەڵایەتی کردووە، کەچی دوای 12 ساڵ هێشتا دەسەڵات چارەسەرێکی جێگیر و درێژخایانی بۆ ئەو قەیرانە نەدۆزیوەتەوە یاخود نایەوێت بیدۆزێتەوە. لە بواری خزمەتگوزاریەکانیش هەمان سیناریۆ دووبارە دەبێتەوە، هاوین دێت و هەر لە یەکەم ڕۆژێوە گازەندەی کەمی کارەبا و ئاو دەست پێ دەکات، زستان دێت و باران و لافا و نەبوونی نەوتی ماڵان بەرۆکی هاوڵاتی دەگرێت. ئەمڕۆ پرسیاری سەرەکی کە ڕوبەڕووی دەسەڵاتی هەرێم دەکرێتەوە ئەوە نییە کە بۆچی قەیران هەیە، چونکە هیچ وڵاتێک لە قەیران بەدەر نییە، بەڵکو پرسیاری سەرەکی ئەوەیە بۆچی هەمان قەیران بە هەمان هۆکار و بە هەمان ئەنجام ساڵ دوای ساڵ دووبارە دەبێتەوە. بۆچی خەڵک گومانی هەیە کە زۆرینەی قەیرانەکان سیناریۆی دەسەڵات خۆیەتی کە نایەوێت هاوڵاتی بەبێ کێشە یاخود بە کەمترین کێشەوە بژی.